لا نريد منكم جزاء ولا شكورا. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد. عن صحة إيمان نامنه يان كمال إيمان نامنه. لا يؤمن أحدكم إلا أبي بقرينش بلا يجنا أصل وايا صحة إيمانه. بلام يمن لي لك لا يؤمن أحدكم من ولا إيمان ضعيف اللي بيتاقته من بتوي بلا بيتاقته بي بس أجر رسول الله بيلد لو تاري جمعة قرآن بخواني حرام. عبد الله كوري مسعود الملبندی هەولێری کۆمەڵی دادگەری ئەوڕۆ هەڵسا بە سازدانی ئیفتار سائیمێک بۆ بەتایبەت بە چاودێرانی سەر سندوق و ئەو ئیفتارەش یعنی دەوری تقریبا 500 نەفرێک ئامادە کراوە و ئامانج لەوە شەوەیە کە بەڕاستی ئێمە ئەندامان و کادیرانی خۆمان لەبیر نەکەین هیچ نەبێ لەو ڕەمەزانە بە یەکەوە کۆبینەوە و دوو قسەی خۆش و تارێک و بە یەکەوە نانێک بخۆین. بۆیە کاتی خۆی زانایان فەرموویانە الساجد قبل المساجد. خلق دروس كباشان مزجوت بدر دستيوه. الإنسان قبل البنياني. برو هر اشتياقه كي دولتك دروس كخلقي خوي بو دروسنا كي دو أي دولة تقار رخيته لو أشي ناشرين شتكاتو خلقي كيش احتماله سرقردان بيه لبرو بلا كاك أمن ينري مسلمانان. ليش أخوي پروردگار عز وجل فرمي إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. براسي أخوي پروردگار عز وجل يعني شرطك دانياوه. إنسان بيه بقوري لزليلي معصيته بو عزتي طاعت لشكستيه برامبر دجمن بو نصر سركوتن وعزت انسان ناخي خوي نقور اخواته ما شيء ناخ مانك. ان الله لا ينظر الى اجسامكم براسي اويك الله خوي قور نيته اعماله صوابه. انسان بيني خوي كان يشك الصواب بو اخوانه بو لدنيا لو ايش ناوي يكتب بس لقيامته فاداش الدنيا تي بو خوي قور محاسبه مكاله سر صلوات فرمي نخير خوي قور موافقي شريعتي بيت ونيتي شد بو خوي قور بي او بكرت قيامته برسياري ليك قال قاتلت فيك حتى استشهدت قال كذبت شون كي يكم شداوي الشرك ليكات نفسي خوته بيت خوش بيت يا باشا بو قصيك كي عزيت يدي بو ازار يدي بو غيبتي كي بو اشكيني تو انما المؤمنون يشاء بلام خلق يا زور لو يشلا خواترز بيت بسي بيبوتر من بيبكى. الله أكبر الله أكبر. ئامانج لە ئێوارەخوانەکە کۆکردنەوەی ئەو برایانە بوو هەروە برایەتی نێوان ئەو برایانە کە دەمێکە یەکتریان نەدیوە چاودێرانی هەڵبژاردنیش کە تیایدا هەرمیان بانگێشکرابوون بە ئێوارەخوانەکە لەوەی کە لە کاتی چاودێری بۆ پرۆسەی هەڵبژاردن ئەزیەتمان داون چاودێریان کردووە ئەمڕۆ ئێمە خزمەتیان دەکەین بە ئەوەی کە ئێوارەخوانیان بۆ ئامادە بکەین. ئەو جۆرە ئیفتار سائیمانە کە لە مانجی پیرۆز ڕەمەزاندا دەکرێت ئێواران برایان مسلمان لە هەر شوێنێک پێکەوە کە کۆ دەبنەوە بەڕاستی ینی گەرمکردنەوەی ئیمانی برایەتی ئیمانی زۆر کاریگەر و پێویستە دەستخۆش لە مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری دەکەن کە هەڵسا بەو ئێوارەخوانەیە لە بۆ کۆمەڵک برایان لە هەولێر و دەوروبەری و بانکێشکردنی ئەو خەڵکە و بەڕێز مەوسەد لێرە کە بڕگەیەکی ئیمانی خۆش پێشکەش کرد خوای پەروەردگار پاداشتی بداتەوە تر کۆبوونەوەی برایانی مسلمان لە هەر شوێنێک پێکەوە زۆر کاریگەری هەیە کاریگەری ئیمانی و برایەتی هەیە ئێمە مسلمانان ئەو سەرتا ئەو سەری قورئان خوای گەورە داومان لێ دەکات پێکەوە بین برابین ینی سوبحان الله براکەت تەنانەت زەر و نەفس خۆت باشترە لە بۆت چکە چاکە و خێرت بەبیردێنیتەوە. دەستخۆشێکی زۆرمان بۆ برایانی مەڵبەندی ناوشار هەیە ئازیەتان کێشاکە ئەو ئێوارە بەرمانکردنەوەیان ساز کردیا لەو برایانە طبعا دوای سەرڕای ئەزر و پاداشتان خوا پاداشتان داتەوە هۆکارێکە لۆی ئەو کۆمەڵە برای بەدیداری یەکترشاد بن طبعا دیارە دیتنی برایان سەرڕای ئەزر و پاداشتی هۆکارەکە و ئاودێربوونی دڵەکانمان خوا پاداشتان دێتەوە طبعا ئەمە زۆر دڵمان پێخۆش بوو دەستیان خۆش بی.